سڵاو لە هەموو ئەندامانی ڕێکخراوی داکۆک پیرۆزبایی یادی ڕاگەاندنی ڕێکخراوی داکۆکەکەم لە هەموو ئەوانەی کە لەم ڕێکخراوایە ماندوو بوون و ئەوانەی کە خەباتیان کردووە لە وڵاتە غەریبیە کە دژی سیستەم وەستاونەتەوە بەرامبەر بە ئەو سیستەمەی کە لە هەرێمی کوردستان لە هاوڵاتیانەوە کرێن. یادی ڕاگەاندنی داکۆک یەکێکە لەو ڕۆژانەی کە بۆ هەموو کوردێک لە بەریتانیا گرنگەوە بۆ هەموو ئەندامانی ڕێکخراوەکە گرنگە. پیرۆزبایی لە هەموو لایەکەکەم وە هیوادارم لە ساڵی داهاتووە پلانەکان و کارەکانی ڕێکخراو بەرەو پێشتر بڕوا. سەرەتا بەنای خۆی گەورە و میهرەبان ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم بەهۆی ڕاگەاندنی ساڵیادی دو ساڵیادی ڕێکخراوی داکۆک. بەڕاستی داکۆک بۆتە چەترێک بۆ کۆکەرەوەی هەموو پەنابەران پەناخوازان کوردانی تاراوگا. هیوادارم لە ساڵی ئایندەدا کاری باشتر و نوێتر پێشوازی لە گەنجان و پەنابەران و پەناخوازان بکات. هیوادارم ڕێکخراوی داکۆک چۆن لە پێشوو لە ڕابردوو دو ساڵی ڕابردوو بەردەوام بۆ لە کاری چالاکی و ژینگە پارێزی بۆ هەمان ساڵی داهاتوو بە گروتینی تازە و هەماهەنگی لەگەڵ هەموو ڕێکخراوەکانی تریکە لە تاراوگەدا هەن پەیوەندێکی تونند و تۆڵ هەبێ بۆی بە هەمومان بتوانین ئەم ڕێکخراوە و هەموو ڕێکخراوەکانی تر ئەو ئامانج و ئاواتەی هەمانە بێنێتە دی پشت و پەنای پەنابەران بین، دژی زووم و داگیرکەران بین کە لە وڵات لە گەنجەکانمان دەکرێت، لە ئازادی خوازان دەکرێت، لە ڕۆژنامەنووسان دەکرێت. هیوادارم داکۆک جاریشتر ببێتە چەتێک بۆ کۆکەرەوەی هەموو پەناخوازەکان. دەستان خۆش بی و هەستە کەوتو بن نمونەتان زۆر بێت. ئەمڕۆ دو ساڵ تێپەر دەبێ بەسەر دامەزرانی ڕێکخراوی داکۆک بە خێراتنی تەواوی ئەو ئەندامە دڵسۆزانە دەکەین، ئەو میوانە بەڕێزانە دەکەین کە ئەوڕۆ لێرە ئامادە بوون دووبارە خۆیان دووپات کردەوە بۆ ڕێکخراوەکەی و ئێمەش بەڵێن دەدەین وەکو دەستەی دامەزرێنی ڕێکخراوی داکۆک هەمیشە پاڵپشتی پەنابەران بین، پاڵپشتی ئازادی خوازان بین لە هەر شوێنێکی دنیا هەبن. دووبارە لە ساڵی ئایندا ڕێکخراوەکە گروتینی زیاتر دەبەخشێ. سڵاو ڕێمنەوە گەندامی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ بەشداریمان کرد دوم ساڵیادی ڕێکخراوی داکۆک بە خۆشحاڵیەوە بەشداریمان کردو و دووپاتی دەکەینەوە کە بەردەوام دەبین و کۆتای لە پێناو ئازادی و ئازادی خوازان. ئێمە وەکو ئەندامانی داکۆک خۆمان بە خۆشحاڵەزان کە بەشداریمان کرد لە دووەم ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوی داکۆک کەسان بە ئامادەکردنی ئاهەنگێکی خنجیلانە بە بۆنەی ئەو ساڵیادەوە. زۆر سپاس. ئەمڕۆ 27 یانزەی 2024 دووەمین ساڵیادی ڕێکخراوی داکۆکمان کرد لە ئاهەنگێکی خنجیلانەی جوان توانیمان دڵسۆزی خۆمان بۆ ڕێکخراوەکە دووپات بکەینەوە. زۆر سپاس. دی بە خێراتیتان ئەەکەین. ئەمڕۆ لە شاری ڕۆژدێڵ لە مانچستەر بە بۆنەی ساڵ یادی دامەزراندنی ڕێکخراوی داکۆک بۆ مافی ئازادی مان بەرز ڕاگرت و پیرۆز بێ ئەو یادە و هەموو ساڵێک پێشکەون و ئینشەڵا بەرەو پێشتر بڕۆن. دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن. ئەمڕۆ لە ساڵیادی دامەزرانی ڕێکخراوی داکۆک بەشدار بووین و پیرۆزبایی ئەم یادە لە هەموو ئازادی خوازان و هەموو ئەو گەنج و ئەو لایەنانەیەکەم کە بۆ ئازادی هەوڵێن لە هەرێمی کوردستان. هیوادارم هەموو کەسێک ئەو کەسانی کە لە دەروی وڵاتن چ ئەوانەی ئەندام و چ ئەوانەی کە ئەندامی لە ڕێکخراوی داکۆک هەوڵ و ماندووبوونەکانی ڕێکخراوی داکۆک و دەستەی بەڕێوەبەرانی ڕێکخراوی داکۆک ڕێزێ بگرن و بە شایستەیەوەی بزان کە ئەم ڕێکخراوە کردێتی بۆ گەنجان و بۆ سەرەتا بنای خی گەورە و میهرەبان. ئێمە ئەوڕۆ وەک چالاکۆنانی ڕێکخراوی داکۆک یادێکمان کردەوە لە دوو ساڵی دامەزراندنی ڕێکخراوی داکۆک. خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەمڕۆ بەشداریم کردو لە میادە بەرزمان ڕاگرتووە. ڕێز و حورمەتمانەیە بۆ هەموو عەزیزان و خۆشەویستان. دووەم ساڵی ڕێکخراوی داکۆکە، ساڵیادی دووەم ساڵی ڕێکخراوی داکۆکە و خۆشحاڵین. ئەمڕۆژ ئاهەنگمان ساز کردووە کە دووەم ساڵیادی ڕێکخراوی داکۆکە. ڕێز و حورمەتمانەیە بۆ هەمووان، چای هەمووان ماچەکەین. هیوادارین سەرکەوتوو بن. ڕێکخراوی داکۆک و هەموو دنیا بەڕاستی لە هەموو دنیاە ناسراوە بە ناوبانگە جێدەستیان دیارە بەڕاستی بۆ پەنابەران و کوردان. زۆر سواس. سەرەتا بە ناوی خۆی گەورە ئەمڕۆ لە یادی دووەمین ساڵی دامەزرانی ڕێکخراوی داکۆکە لە شارۆچکەی ڕۆژدێڵ ئاهەنگێکی خنجیلانەمان ساز کرد بۆ سەرجەم ئەندامەکان و ئەنجومەنەکانی تر دەستخۆشی لەو ئەندامانەکەین کە لەم چالاکی هونەریەدا کۆبوونەتەوە و سپاسی هەموو لایەکەکەن پابەندبوونی خۆمان بە ڕێکخراوەکە و خزمەتکردنی ئەم ڕێکخراوە بۆ پەنابەران و بۆ هەموو لایەک هەتا مابین ئێمە لە خزمەتی ئازادی و دیموکراسی وڵاتە بین و زۆر سپاس بۆ هەموو لایەک. دەستان خۆش بێت. ئەمڕۆ وەکو ئەندام و چالاکۆنی ڕێکخراوی داکۆک
بەشداریمان کرد لە دومین ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوی داکۆک و سلماندان کە ڕێکخراوی داکۆک هەمیشە ئەمێنێت و بۆ ئازادی و ئازادی خوازان و دەستخۆشی لەوانش دەکەم کە هەستان بە دەستکردنی ئەمە هەنگە و